خۆشەویستەکان بەرەو ساڵە 2021 میلاد و عیسای عەلەیهی السەلام ملمێ ئێمە ئیماندار ڕامە فرە ڕۆشننە گرچی و چێمە کرێنێ دینەکەمە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم گرچی و شپەی ڕۆشنی کردێنمێوە چێمە کرێنێوە قورئانی مبارەکەنە باس و عیسای عەلەیهی السەلام فرە کریان ئێرەکمە تەنها چەند ئاەتی خزمەتانە باس کرد یەکەمشە عیسا عەلەیهی السەلام هاوارش کردن جە بەنو ئیسرائیلی بەشێ جە دەعوەکەش ئەنەن لا تەغلو فی دینکم زیادە ڕەوی مەکەردە دینەکەتان هەر کەسێ زیادەڕەوی کەرەوە چەندی کەمتەر خەمی خراپە دینەنە زیادەڕەویش هەر خراپە دینە جاریچانە ئینسان کەمتەر خەمە دینەکەشە جاریچانە جە حەد وش تەجاوز کەرەوە مەسیحێکێ یا باواسمە نەسڕانێکێ زیادە ڕەوی شاکر حەق و عیسانە عەلەیهی السەلام تا کارێ شاکر واتشە ئەنە پێغەمبەرێ ئەنە کوڕ و خوایە و یا بەعزێشە واتشە هەر خوان چکە قورئانە کە تەماشەکەری جاریچانە هەن ماچۆ عیسا ئیلەهە چەنی عوزەیر ئیلەهە ئایج ئیلەهە جاریچانە ماچۆ من و ئەڵێم مەکەردە ئیلەهە جاریچانە هەن باس و ئانەی کەرەوە کە واتەنشە کوڕ و خوان ماوەسای شەعراوی فەرماوە پۆچی پاسەنە فیڕەقش فرێنێ مەسیحیەت و نەسڕانیەت بەعزێ جە فیڕەقەکە واچێنێ ئینە هەر وێش خوان بعضی واسنه کرو خوای بعضی واسنه وشو آش بعضی واسنه اقانیمی ثلاثه جبرائیل و الله و اسم عیسی یرخوینه کرتو بخوت عقیده و باطل و فاشل چون ای عقیده اگر نظر و عقل و تماشاش کری مکریو چن خو و سر و زمین و با حتما اشم الملان بنشانه دروز بو ما بو خوا حاجج با اولادی بو هر کسی حاجج با اولادی بو نقصانیشن پوچی حاجج بنشا تماشەکەری قورئانی مبارەکەنە فەرماوانش ئینی عەبد الله واتەنش من عەبد و خوایە ئاتانی الکتاب جیاوازیم چەنی ئینسانەکە چێشە تەنها ئانەنە من کتابم پێ ئامان وەجەعەلەنی نەبیە خوای کردنە بە پێغەمبەرێ ورش بژاردنە وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما کونت و کردنەش بە کەسێ و مبارەک هەر یاگەوە نەبوو بەرەکەت ئینا چایاگێنە چەنی ئانەی چن پیامی گەورە هەنێ جا عیساینا عەلەیهی السەلام ئەشم ئێمەی گەنج فرە ئاگامە چەنە شابوو بەتایبەتی گەنجەکێمە ئارۆنە تەماشە کردێ عیسا عەلەیهی السەلام چێش فەرماوە ئەوصانی بالصەلاة والزەکات خوا جەلە جەلالوهو ئەمرش بە نەکردنە پانەیە کە فرە ئاگام جە نمایەکان بوو ئاگام جە ڕۆچەکان بوو ئاگام جە زەکاتەکەم بوو ئی دووە پاڵوێ نەباسش کردێن دائما قورئانە نما و زەکات پێوە باس کەرەوە چونکە عبادة إنساني مرداي إنساني بس قامجري إنا نمانا مرداي اقتصادي جنا زكاة أمتي إسلامي كاتك زكاة كش بهدر ملو تماشى كري فقيرش فربو إن جات شن نما كرو آية الروي دوي ما دمت حيا حتى أكاتي برحياتنا هر أشم من خريبنا عبداتي كرو إنا بعض علماء كذا دليل حتى عيسى عليه السلام عيسى نما إسلامي كرو نما أمته في غمري كرو صلى الله عليه وآله وسلم چکە فەرماوەش حتا ئاکاتەیە منونە ئەگەر داهاتم بۆنە زەکات مۆنە ئەگەر بۆ خوای ئەمرش منەکردنا بەچێش بە نماکام جێبەجێ کردو دماو ئینێوە بەڕەم بێوالیدەتی عیسا عەلەیهی السەلام تەنها ئاشەنە ئاکەسێ ئاو تاتەشە هەن هەردووی ئاکەسێ تەنها ئاشە منێنە ژیانە ئاشە ئاکەسێ تەنها تاتەش منەن تاتەش ئەشم خزمەتش کەری خاسەکاری کەری وەلەم یەجعەلنی جەبارن شەقیە کەسێوە ظالم نەبی زوڵم جە ئینسانەکان نەکەری ئینە پەیامەکێنێ پەیامی عیساینا عەلەیهی السەلام کە ئێمە ئیماندار جەگەر کەسی ئەحەقتەرێنمێ بە موسای بە عیسای عەلەیهی السەلام پێغەمبەر خوای صلی الله عليه وسلم جەباس و عاشوڕاینە فەرماواش ئێمە ئەحەقتەرێنمێ جە بەنو ئیسرائیلی جە یەهودیەکە بە موسای دەبەخوا جە نەساڕاج ئێمە ئەحەقتەرێنمێ وەران وەرو عیسای عەلەیهی السەلام وەرو ئانەی ئەشم زانمێ ئەچی ڕوانە چێش کەرمێ ئێمە تەکید نییە لاماوە کەی عیسا عەلەیهی السەلام جە ئەڵێ بێن بەڵام ئینە بیان پێسە جۆرێ جە یادی و جیهان گر کەرۆش ئەشم تۆی ئیماندار کۆمەڵی بەرنامە بوو هەرچۆنێ بۆ ساڵی تازێنە و ملی سەرش هەرچنە ساڵە لا ئێمە ساڵی کۆچیەنە بەڵام ئی ساڵە تازێ کە مێوەرە ئەشم کۆمەڵی بەرنامە پێ ژیانەوەڵ نییە بۆ رەزانی چێشکەری چی ساڵە تازێنە هەنگامە چەنی منیەی چن قورئانوانی چن ئیلتیزامکەری مزگی و چن کاسبی کەری حەڵاڵ فکرەکە و مەشروعەکە زیاتر کەری ئینە گرگە بگنەوە دایرە و عیبادات و دایرە و ئانەیەوە کە ئینسان
چونکە ئێمە یەرێ ئەرکێماینە سەرانە ئەشم عیبادەت و خوای کەرمێ ئەشم تعمیر و سەر و زەمی کەرمێ ئەشم خلافەت و خوای گەڵنمێ هەر ئێرە پرۆسەکە ئەشم ئینسانی ئیماندار دائیمە هەرمانە کەر و نەمردو ئینە چه فەزیلەتی ئەو فرە گەورەن پێ ئومەت و پێغەمبەری صلی الله عليه و آله وسلم خوای چەنەڵ پاڕێمێ و داواوە نەکەرمێ بدل هاوار مارملاتو صلاة والسلام وإما يوم لا عيسى عليه السلام ومحبة دلو إما جيونا فنا يا أكرم الأكرمين خوايا جان وتاريك مهمشا قد ما كان قبولي كرا جوجيرتا يا خوايا قد ما كان قبولي كرا بزي والمجمل ماريا أكرم الأكرمين